سلام علیکم بەخێر بن بەشداربان هیوادارم هەوڵێک سەلامەت بین ئیشەڵڵا ئەو شەوانەی یەکەمی خولی چارەسەری ئینتنسیڤ ئینتراکشن لە حاڵەتی توندی ئۆتیزم و دواکەوتووی ژیری پێشکەشەکرێت کە لەلایەن مامۆستا ئەحمەد ئیسماعیلەوەیە. ئەمە سەرەتایەکی بدەم سەبارەت بە خولەکەی. خولەکە لە چوارمانە پێک دێت، هەروانەی سەعاتنەوە هەموو شانەی جمعە پێشکەشەکرێت. هەروەها میوانەکەشمان مامۆستا ئەحمەد ئەزموونی 3 ساڵی هەیە لەگەڵ ئۆتیزم. هەروەها ئێستاش سەرپەرشتیاری ڕاهێنەرانە لە کۆمەڵگەی دایک لە شاری سۆران. مامۆستا ئەحمەد ئێستا ئەگەر دەنگشت تەواوی ئەتوانی سەرەتایەکی لەسەر خۆت بدەیت، خۆت بناسیی ئەو جارەکە بچێنە بابەتەکەی. سلام علیکم جەماعەت، حواڵتان باشن؟ زۆر چاکە. من ناوم ئەحمەدە، بەشی کلینیکەل سایکۆلۆژیم تەواو کردی لە کۆیە. تقریبا نزیکی 3 ساڵ ئەزموونم هەیە لە ڕاهێنان لە ئۆتیزم لەگەڵ منداڵانی ئۆتیزم. ئێستاش لە کۆمەڵگەی دایک لە بەشی ئۆتیزم سەرپەرشتیاری ڕاهێنەرانە. ئەوڕۆ پێشتر وابزانم لە کلامیان کردبوو لەسەرەوەی کە دەورە لەسەر ئینتنسیڤ ئینتراکشن دەکرێتەوە کە بەمانای کە لێکی چڕ دێت کە تایبەتە بۆ منداڵانەی کە حاڵەتی توندی ئۆتیزمیان هەیە یانیش دواکەوتنی ژیریان هەیە. کێشە لە پەیوەندیان هەیە، یعنی بتوانن پەیوەندی لەگەڵ دەوروبەریان دروست بکەن، کێشەیان هەیە بەوەی کە سەرنجیان کەمە، ڕەفتاری دووبارەیان زۆرە، چەندەها شتی دیکەش کە ئەوانەی کە ڕاهێنەرن لە کلەمە لە بەشی ئۆتیزم لە کۆمەڵگای دایک ئەوەندە شارەزاترن، ئەو جەزە حاڵەتەکەیان زۆر تونترە لەوە. ئەین بە خۆیان تەجروبەیەوەیان کردیە کە ئەو سلوکانەیە هەیە یان کێشەی سەرنجیان هەیە یان زۆر حاڵەتی دیکە کە هەیتیان لە حاڵەتی توندی ئۆتیزم زۆر زیاترە، بێجگەلەوەش لە دواکەوتنی ژیریش. جا لێرە دەین باسی یەکەم جار باسی هەم دواکەوتنی ژیری هەم حاڵەتی توندی ئۆتیزم دەکەین. لۆ ڕۆژەکانی دیکە ئینشاڵڵا دێنە سەر مەوزوعی پەیوەندی دروستکردن چەند بەشی هەیە، چەند زۆری هەیە، پاشەوی سوودی ئەو ئینتنسیڤ ئینتراکشنە، ئەو کالێکە چڕە کە جۆرێکی کەتەکە بۆ کوتم باسی یەکەم جار باسی ئەو دوو حاڵەتی دەکەین کە توندیە لە ئۆتیزم لەگەڵ دواکەوتنی ژیری. کە بزانین چۆنێتی پەیوەندی گرتن لەگەڵ حاڵەتی توندی ئۆتیزم بۆ فرە دواکەوتنی یان قورسی لە فێربوون کە بمانەی دواکەوتنی ژیری دێ کە فرە دواکەوتنی فێربوونە. باش بزانین چییە توندی ئۆتیزم، حاڵەتی توندی ئۆتیزم کە چوار ناوی دیکەی هەیە. سەر سلایدێکە باسی دەکەین، بەس یەکەم جار با بزانین توندی ئۆتیزم چییە، پێناسەکەشی چییە. لە ئێستادەوا پێناسە و پێوانە دەکرێت بە گوێرەی ئاستی توندی لە دوو نیشانەی سەرەشی کە یەکەمیان پەیوەندی کۆمەڵایەتیە، دووەمیشان شێوازە سنووردارکرا و دووبارە بووەکانی هەڵسوکەوت و ئارەزوەکانە. خاڵی یەکەمیان پەیوەندی کۆمەڵایەتیە. ئەگەر منداڵانی ئۆتیزم ببینن باش لێتان دیارە کە کێشە لە پەیوەندی کۆمەڵایەتیان هەیە، لەوەی کە سڵاو بکەن، چاکۆچوونی لەگەڵ کەسانی دیکە بکەن، یانیش ئەوەی لیان تێبگەن، یانیش پەیوەندی دروست بکەن لە خۆشویستن و لەو شتانە. خاڵی دووەمیش ئەوەیە کە سلوک نەمەتیان هەیە. ئێمە لای خۆمان پێی دێن سلوک نەمەتی کە پێی دێن ڕەفتاری دووبارە. ڕەفتاری دووبارە چییە؟ بۆ نمونە دەستی زۆر بزوڵێنی بەرەو لای سەرەوە خوارەوە یان بیلەرزێنی، یانیش تەقەتەق بە تەختەیەک بکات بە شێوەیەشی دووبارە و بە بەردەوامیش، ئەوانە پێی دەڵێن ڕەفتاری دووبارە بووەوە. یانیش ئارەزوەکانی لە چوارچێوەی یەکشتدا دەسۆڕێتەوە. نمونە حەزی لە بووکەڵەیەکە دایمە داوای دەکاتەوە وەکو ڕۆتینێک پێوەگرتیە. باشە. سڤیر ئۆتیزم known as level 3 باوەش شەڕحکەین. ئۆتیزمی توند
کە لە پێوەرەکانی دەستنیشانکردندا بە ئۆتیزمی ئاستی سێ ناسراوە کامە سێ ئاسما هەیە کە پێویستی بە پشتگیری و پاڵپشتی زۆرە و زۆر زارمانێ ئەوە دەگەێنێت کە لەو حاڵەتە قسەکردنیان نییە یانیش زۆر سنوودارە قسەکردنیان و توانای پەیوەندی کۆمەڵایەتیان سنوودارە ئەوەی کە باسمان کرد کەمە و دوسێن و منشمان لەسەر هیناوە بۆیە ئۆتیزم لەگەڵ ئەم تایبەتمەندیانە ئەو تایبەتمەندیە توندانە هەروەها زۆر زیاد کێشە لە پرۆسەی هەستیان دروست دەبێت و زۆر بە زەحمەت دەتوانن مامەڵە لەگەڵ گۆڕان لە ڕۆتیندا بکەن ئەو ڕۆتینەی کە باسم کرد بە شتێک وەدەگرن یانیش بە شوێنێک وەدەگرن یانیش بە ڕەفتارێک پێی وەدەگرن زۆر دووبارەی دەکەنەوە لەسەر یەک بە بەردەوامیش یانیشەوەی بە کاتێکەوە پێیوەستن لە لای خۆمان لە سانتەری ئۆتیزم نمونە لە سەعات 8:45 تا 9 ینی لەو چارەگەی ڕیزبوونمان هەیە ڕیزبوونی بەیانیانە پێکەوە بەیەکەوە منداڵەکان ڕیز دەبن ئەگەر 1 دقە دواکەوت یان زوو ڕیزبوونەکەمان دەست پێ کرد ئەو کاتی ڕۆتینەکەی تێک دەشێ ڕۆتینەکەی ئەمە تێشی دەشێن دەست بە هاتووە هاوار و گریان و ئەو شتانە دەکات یعنی ڕۆتینی هەیە ئەو بمانەی ڕۆتین دێت باش و ئەو ڕەفتارە نەگونجاوانەی کە باون و هەیانە ئەمانە شەڕەنگێزیە ڕاکردن ئەمە پێی دەڵێن خۆدزینەوە ئەنی خۆی لە ڕاهێنان و لەوەی کە داوای لیرەکەی خۆی دەستەوە خۆ بریندارکردنیشیان هەیە و هەروەها لە کەسانی تریش دەدەن ینی نمونەیەک لەسەر شەڕەنگێزی دیاری بکەن شەق هاویشتنە پزڕاکێشانە لێدانە یان شتێک داوێن بە کەسێکی دادەدەن گۆزەبی پەرداغبی هەر شتێک لە بەردەستیبی ئەو حاڵەتی شەڕەنگێزیە ئەو نیشانانەی هەیە بابینە سەر سلایدێکی دیکە کەسانی ئۆتیزمی تون کە پێویستیان بە پاڵپشتی زۆرە ئەوە with high support needs ئەو ناوە بەخۆی لەو سێ چوار ناوەیە کە لە بۆیان دانایە پێشان گونجاوە لە جیاتیەوەی پێی بڵێن ئۆتیزمی توند پێی بڵێن with high support needs autism with high support needs بەمانەوەی دێ ئەو کەسانەی کە ئۆتیزمیان هەیە پێویستیان بە سەپۆرتێکی بەرزە بەمانەیەوە دێت وەکوتم ئەو کەسانەی کە ئۆتیزمێکی توندیان هەیە یانیش پێویستیان بە پاڵپشتی زۆرە ڕوبەڕووی ئاستەنگی و پێداویستی قوڵ دەبنەوە کە پێویستیان بە یارمەتی دەرەکی تایبەتمەند هەیە زۆر جاریش دەتوانن بە سەربەخۆیی زۆر جار ناتوانن بە سەربەخۆیی بژین و گرنگیشە تا ماوەی 24 ساعت 24 ساعت لە ڕۆژێکدا چاودێری بکرێن ڕۆژانە ینی چکە پێویستە دایمە چاودێری بکرێن و ئاگیان لێ بیت چکە ناتوانانی بە سەربەخۆیی بژی ئەویش چەند کێشەیەکی هەیە کە لە لای خۆمان بینیمانە هەرچەندە ئێمە حاڵەتی تون وەرناگرین بەس لەو نیشانانەی کە بە سادەیی بینیمانە لە منداڵەکانەوەیش سەربەخۆیی خودیە کە منداڵەکە بە سەربەخۆی وتوانێت تەواڵێت بکات یانیش جلوبەرجی خۆی لەبەر بکات ئەو شتانە ناتوانێت بۆیە دایمە پێویستی بە چاودێریکردنە زۆر جاریش نیشان دەکرێت بە حاڵەتی تری پزیشکی و گەشەسەدن و حاڵەتی دەرونی کە لێک کەسدا کۆ دەبنەوە ئەمە کۆمۆربیدیتیمان هەیە ئەوانەی کە دیئسێمان خوێندبی کۆمۆربیدیتیمان هەیە کە کۆئۆکیورینگە کۆئۆکیورینگ کۆندیشنە کە چەند حاڵەتێک لە کەسێکدا دوو حاڵەت یان زیاتر لە کەسێکدا کۆ دەبنەوە بۆ نمونە لەگەڵ ئۆتیزمەکەی دواکەوتنی ژیری هەیە لەگەڵ ئۆتیزمەکەی ADHD هەیە لەگەڵ ئۆتیزمەکەی داونی هەیە باشە ئەوانە ڕوودانی چەند حاڵەتێکن لە کەسێکدا پێکەوە کۆ دەبنەوە جابوویە لێرەش باسیەوە دەکاتن کە حاڵەتی تری پزیشکی و گەشەسەدن و حاڵەتی دەرونی لەوانەیە بەدیار بکەون خاڵێکی دیکە ئەو حاڵەتانە
ئەو حاڵتانەش بریتین لە دواکەوتنی ژیری کە وەکو باسماکە سنووداری لە دەربڕین یاخود زمانی وەرگتن. زمانی وەرگتن چییە؟ ئەوەی کە لێرە نووسراگە دیخەت دەنێ ئەوەتە receptive language بەمانای فەرمانکردن دێ و منداڵەکەش لیتی کەسەکەش لی تێبگە کە حاڵەتی توندی ئۆتیزمی هەیە. لۆنمونە داوای لێ دەکەی دەفتەرێکت بداتێ قەڵەمێک یان پەرداخێک ئاوت پێ بدا یان پێی برەی دەرکەی بکەوە دەرکەی قەپات بکە. ئەوانە چییە؟ فەرمانکردنە کە بتوانێت منداڵەکە وەری بگرێت و هەزمی بکات و لی تێبگە کە ئەو کێشەشی هەیە سنووداری هەیە لە زمانی وەرگرتنیش. یعنی لەو قسانە تێناگە کە پێوری دانیشە وەرە ئەوم پێ بدە بڕۆ لەو قسانە تێناگات. و نەخۆشی دڵڕاوکێشی هەیە کە لەوانەیە هەیبێت کە دەکرێت کاریگەرێکی گەوریان هەبێت لەسەر ژیانی ڕۆژانەی کەسانی ئۆتیزم بۆ خۆگونجاندنیان لەگەڵ کەسانی دەوروبەر و هەز بە مرتەحیکردنیش. تەبعاً تاسیریان لێ دەکات لەوەی کە ناتوان خۆیان بگونجێن و دەوروبەریان لێیان دوور دەکەونەوە کە ئەگەر بستنە دەری لە ماڵی خۆیان هەز بە مرتەحی ناکەن لەبەرەوەی ئەو کێشانەیان هەیە ناتوان خۆیان بگونجێنن. ئەو حاڵەتانەیان هەیە کە گونجاو نییە بۆ دەوروبەریان بۆ کۆمەڵگەیە. لەبەر ئەوەیە با بێنە سەر سڵادێکی دیکە ئەویش ناوەکانی توندی ئۆتیزمە. ئەمە چەند ناوێکما هەیە لێرە. یەکەمیان کلاسیک ئۆتیزمە، ئەویش ئۆتیزمی کلاسیکە کەی پێشووتری سەرەتا ئەو ناوەی هەیە. ئی دووەمیان کانرس ئۆتیزمە کەویش دوای ئەو کەسەیە کە یەکەم جار باسی کردیە. پرۆفاوند ئۆتیزمما هەیە، ئەویش یەکێکە لە ناوەکان کە ئۆتیزمی کەم کارامەیی پێ دەڵێن، کەم کارایی، کەم فرمانی پێ دەڵێن. ئەم دەستەواژەیەش لەلایەن زۆربەی کۆمەڵەی ئۆتیزمان کۆمەڵەیان هەیە بەکار نایە، پێیان گونجاو نییە. یەکێکی تر لۆو فەنکشنینگ ئۆتیزمە، یەکێکی تر لە ناوەکان. ئەوەی دووەم ئەوەی سێم پرۆفاوند ئۆتیزمی قوڵوعافو. لۆو فەنکشنینگ ئۆتیزمەکە ئەوەیانە کە زۆر بەکار نایە. خاڵی چوارەمی کە ئێستا پێنج ناوی هەیە، لە ناوی چوارەمی زۆر بەکار نایە. ئەوەی پێنجەمیان زۆر بەکاردی کە ئۆتیزم with high support needs پێیان گونجاوە، ناوێکی ئەرێنیشە لەبەرەوەی زۆرجار بەکاری دێن کە بمانای ئۆتیزم لەگەڵ پێویستی بە پاڵپشتی زۆر بەرز بەکاردێ. بمانای ئەوە دێ ئۆتیزم لەگەڵ پێویستی بە پاڵپشتی بەرز. پێنە سەر سڵادێکی دیکە و پێنج ناوەکانە، ینی لە زیاتەوەی پێی بڵێن سڤیر ئۆتیزم، ئەو ناوانەشی هەیە، ئەو پێنج ناوانەشی هەیە. باش، ئەو سڵادێش باسی خاسەتەکان دەکات، یانیش تایبەتمەندیەکانی ئەو ئۆتیزمانەی کە پێویستیان بە پاڵپشتی بەرزە، یانیش ئۆتیزمی توند. خاڵی یەکەمیان باسی دەکا، دەڵێ some autism traits are common to all levels, while others are typically only present in autistic people with high support needs. دەڵێ هەندێک تایبەتمەندی ئۆتیزم لە هەموو ئاستەکاندا هاوبەش، لە کاتێکدا هەندێکی تر تەنها لە کەسانی ئۆتیزمی توندا هەیە، وەکو کەوەی لێرە باز دەکا زۆرجار بەرەو ئاستێکی بەرزی کەم ئەوەی کە پێدەن تێکچوون دەسن کە پێویستیان بە سوپەرڤیژن هەیە کە چاودێریان بکات بۆ ماوەی 24 ساعتی، ژانیش ئەو کەسانی کارمەتی دەتن وەکو ڕاهێنەرەوەوانە. لێرە پێم باشە باسی هەر سێ ئاستەکەش بکەم بە کورتی کە چییە. ئێمە کە سێ ئاستی ئۆتیزمما هەیە کاتێک دەستنیشان دەکرێن. ئاستی یەکەمیان سەربەخۆییان زیاترە لە چاو ئاستی دووەم و سێیە، ئاین دەتوانن بە سەربەخۆتر و حۆتر بژین لەوەی کە دەتوانن جلوبەرجی خۆیان لەبەر بکەن، دەتوانن تەواڵەتی بکەنەوە. ئاستا نزمەکەیە کە ئاستی یەکەمە.
یانیش چەند فرمانێکیان پێ بدەیت بە ئاسایی وەری دەگرن و لی تێدەگەن پێویستیشان بە پاڵپشتی کەمترە یعنی ڕاهێنانیان پێویستە پاڵپشتیان پێویستە بەس کەمتر لە چاو حاڵەتی دووەم و سێمی ئاستی سێمیش ئەو کەسانن کە بە سیفەتی تند و پێداویستی و پشتگیری زۆرەوە دەناسرێنەوە یعنی سیفەتی تند مەبەستی لەوەیە کە ئەگرێسڤن شەڕەنگێزن خۆیان ئەزیەت دەدەن دەوروبەریان ئەزیەت دەدەن ئەوەشی کە پێویستی بە پاڵپشتی زیاترە لەوەی کە تەواڵێت ناتوانن بەسەر بۆ خۆی بیکەن ناتوانن ئاڕاستەی خۆیان دیاری بکەن لەوەی کە چیان دەوێت شوێنێک بۆ شوێنێک بسن پێویستیان بە چاودێری زیاترە لە چاو ئاستی دووەم و ئاستی یەکەمی ئاستی دووەمیشی لە ناوەڕاستی یەکەم و سێمدا یعنی نە ئەوەیە وەکو ئاستی سێمی حاڵەتەکەی تونبی ناوەشە وەکو حاڵەتی ئاستی یەکەم کە پێمان بۆ ئاستی یەکەم حاڵەتەکەی ئاسایی وەها ئاسایی بی وەها کەم بی لەو نێوەندەدایە کە ئەمەش لە کنمانە لە سەنتەری کە کاتێک ڕاهێنانی پێدەکەن پێوە دیارە منداڵەکە لە هەندێک شتدا باشە لە هەندێک شتیدا شتی کەشدا خراپە و نمونە کە فرمانی پێدەکەی لە زۆر شتدا باشە لە لایەشی دیکە پێویستی بەوەیە کە فێرە تەواڵێت بکرێ خۆی تەڕ دەکات یاخود خۆی پیس دەکاتن پێویستی بە حافازەیە یعنی هەندێک لایەنی خراپ و هەندێک لایەنی باشی هەیە ئەوە زیاتر دەستە باری ئەو ئاستی یەکەمی حاڵەت ئەو ئاستی دووەمی حاڵەتی ناوەڕاستەکەی یعنی لە هەندێک بواردا هەندێک بواری ژیانیان لە هەندێک کارەمەییان ئاستیان نزمە لە هەندێک کارەمەیش ئاستیان بەرزە باش ئەو سلایدش تەواو ببابێنە سەر سلایدێکی دیکە کە باسی تایبەتمەندیەکانی تر دەکات هەندێک تایبەتمەندی تریشیان هەیە کە یەکەمیان وەکو قورسی لە قسەکردن و کارەمەییە کۆمەڵایەتیەکە خاڵی یەکەم ئەوەیانە speech and social skill difficulties ئەو کەسانە کە حاڵەتی توندی ئۆتیزمە هەیە کاتێکی سەختیان هەیە لە شارەزابوونی دەوروبەر و لایەنی کۆمەڵایەتی و پەیوەندی دروستکردن لەگەڵ کەسانی تردا واروەها ئەگەری زۆریشان هەیە کە قسە نەکەن یان بە تەواوەتی ناتوانن زمانی ئاخاوتن بەکاربێنن ینی لە وشەشی لەوانەیە پیت قوت بدە نمونەشی بینمەوە ئەگەر بڵێتن پەردا ناتوانین ڕێەکەی دەربڕی بەل قەرەبووی دەکاتەوە پەلدا بەو نەوعانە یعنی پیت قودانیا هەیە مشکلیان هەیە یانیش زاری وای هەلیان تێناگە کە قسەش بکە باشە خاڵێکی دیکە کۆگنیتیڤ چاڵنجسە کە گرفتی معریفیە گرفتی ئیدراچیە ئەویش زۆرێک لە کەسانی ئۆتیزم زیرەکی بەرزیان هەیە بەڵام هەندێکیان ئایکیویان نزمە یعنی لەو یانیش بەرزە یانیش نزمە لەوانەیە کە لە ئایکیوی 75 وازامیان هەفتەیان نزمتربی کە بەبارینە ئاسایی هەژمار دەکرێت بە شێوەشی گشتیش ڕێژەی زیرەکی نزم بۆ زۆر نزمیان هەیە ئەفۆ ئەوەی کە ئەوە حاڵەتێکی دیکەیە حاڵەتی ئۆتیزمی توند زیرەشیان نزمە یان زۆر نزمە باشە یعنی یان 75 ئایکیویان یان لە 75 کەمترە ئەگەر ئەگەر بە نازارەکیش تاقی بکرێتەوە چونکە عادەتەن ئەوەی کە تێستی ئایکیو دەکا بەزارەشیە بەس کە ئەگەر منداڵەکە یانیش کەسەکە کە حاڵەتی ئۆتیزمی توندی هەیە نەتوانێت قسە بکە ئەگەر بە نازارەکیش تاقی بکرێتەوە هەر حاڵەتی هەر ئاستی ئایکیوەکەی ئاستی زیرەشەکەی کەمترە خاڵەشی دیکەمان هەیە کەویش سنسۆری دیسفانکشنە تێکچوون لە هەستەوەریان کێشەی هەستەوەری پێ دەڵێن ئەمە کە ئەویش سێ خاڵی هەیە یەکەم جار بابزانین کێشەی هەستەوەری چییە کە زۆرێک لە کەسانی ئۆتیزم تایبەتمەندی لاوازی لە هەستەوەریان هەیە واتە
ئەوان یان زۆر هەستیارن یانیش هەستەوەریان زۆ کەمە. هەستەوەریان زۆ کەمە بڵێن بۆ ڕووناچیە، بۆنکردنە، دەنگە، دەست لێدانە، تامکردنە، ئەو هەستەوەرانەی کە مرۆڤ هەیتی ئەو هەستەیان یان زۆرە کە لۆ نمونە ئەگەر ڕووناکیەشیان بەربکەوی سەر زیان دەڕواتن، پێی تێک دەچن یان بۆنێک هەبیتن لە ژوورێک پێی تێک دەچن، یان دەنجی بەرز هەبی گوێ خۆیان دەگرن بە هەردوو دەستەکانیان بۆی گوێیان لێ نەبی، یانیش ئەگەر ئاستی هەستیاریان کەم بیتن ئەگەر دەستیان لێ بدەین یانیش ئەزیاتیان بدەی پیستیان بە توندی بگری لەوانەیە هەست پێ نەکەن، ئەوە هەستەوەریان کەمترە. یانیش تامکردن کە خواردنوشتی بخۆن هەست بە زۆر بە تامکردنی ناکەن، یعنی هەر شتێک بخۆن کێشیان نییە، ئەو حاڵەتانم دیتە. یانیش ئەوەی هەستی تامکردنیان بەرزە لە شتێکی ترژ یان شیرین یان تیژ بخۆن زۆر هەستی پێ دەکەن لە دوونچاویان ڕادیارە. هەروەها کێشیان لەگەڵ سیستەمی هەستی شاراوە هەیە کە ئەو سێ خاڵانە، سیستەمی هەستی شاراوە ئەو سێ خاڵانن کە یەکەمیان ئینترۆسێپشنە. ئەو ئینترۆسێپشنە بەمانەوەی دێ کە نیشانەکانی ناوەوەی جەستە وەکو برسیەتی و توێنیەتی و پێویستی بە بەکارهێنانی تاوالێت و کاردانەوەی بۆ پلەی گەرمی دەوروبەری یان کەمە یانیش بڵێن زۆر یان کێشیان لەوانە هەیە. باشە، خاڵێکی دیکە پرۆپریۆسێپشنە، ئەویش کێشە لە هەستکردنە بە جوڵەی خودی کەەوەی هەز بە خۆی ناکە کە بجوڵێتن، ینی نازام مۆتۆر ترانسمیتەرەکانیان خاوە وەرگرە ئەستەوەرەکانیان خراپە چییە، بەس کێشیان لەوەیدا هەیە. یانیش هەز بە چالاکی خۆیان ناکەن، ئاکشنەکانیان سەرنجیان نییە، یانیش هەز بە هێز و تااقەتی خۆیان ناکەن، یانیش هەز بە شوێنەکان ناکەن، ینی ئاڕاستە و شتەکانیان لێ دیار نییە. ئەگەر بیان بێ شوێنێک چەند جارێک بتەوێت پێی بڵێ بڕۆ ئەو شوێنە پێی نازانێت لە شوێن دەرە، ینی ئەو خاڵانە دەگرێتەوە لە پرۆپریۆسێپشنەکەی. خاڵێکی دیکەمان هەیە، خاڵی سێم، ئەویش ڤێستیبڵەرە کە کێشە لە هاوسەنگی ئاراستەی دیاریکراو یانیش هەمان هەنجیان هەیە، کێشە لە ئاراستەکردنیان هەیە بۆ هەر شوێنێکیان بۆ هەر شتێککە پێیان بڵێ. بێنە سەر سڵایدێکی دیکە کەویش ئەو حاڵەتەمان تاوا کرد. باشە، حاڵەتی توندی ئۆتیزم دێنە سەرەوەی کە بزانین intellectual disability چییە، دواکەوتنی ژیری چییە. باشە، دواکەوتنی ژیری دەستەواژەیەکە بەکاردێت کاتێک کەسێک سنوورداری دیاریکراوی هەبێت لە توانە و فرمانەکانی مەعاریفی، ئەوەی کە لە لێکدانەوە و لە بیرکردنەوە و لەوەی کە لە شتەکان تێبگاتن کێشە لەو پرۆسانەیدا هەیە بۆ پرۆسە عەقلیانە، کە لەوانیش بە چەمکردنە یەکێک لەوانە، یەکێک لەو نمونانە کە بیێ شتەکان بە چەمک بکاتونیانیش بتوانێت مانایان پێ بدات. نمونە بینی دوو کەسەگە برادرایەتیان هەبێ، ئەمە دەتوانین بڵێن هات یەکدیان خۆش دەوێتن یان برادر یەکدینیان ڕەفیقی یەکدینە، ئەو چەمک بۆ دروستکردنە ئەوان کێشیان لەو چەمکانە هەیە کە چەمک بۆ شتەکان دروست بکات. یانیش وەسفکردنی شتەکان بابرین، یانیش کارامەی کۆمەڵایەتی، کێشیان لە خۆگونجاندن و لەگەڵ دەوروبەریان و یانیش ئەوەی کە تێکەڵ بن لەگەڵ کەسانی دەوروبەریان کێشە لەوەش هەیە، کێشیان لەوەشدا هەیە. یان کێشە لە تەطبیقکردنی شتەکانیان هەیە کە پێیان بڕی داوایان لێ بکەی. وەکوەوەشی کە باسم کرد لە حاڵەتی توندی ئۆتیزمیدا هەبوو، زمانی پێشوازی و کارەمەی گرنگی بە خۆدان، گرنگیدان بە خودوانە، هەمان شت
لە حاڵەتی دواکەوتنی ژیریش کێشیان لەوانەدا هەیە. باش ئەم سنوورداریانەش ئەوەی کە باسمان کرد کە سنوودارن لەو لایەنە لایەنی کۆمەڵایەتی و لە لایەنی عەقلی لایەنی پراکتیکی لەو سنووداریانە کە دەبنە هۆکاری ئەوەی کە کەسەکان خاوتر فێر بن و گەشە بکەن، یعنی ئەوە وەسیلەیەکە کە ئەوانەی باسی دەکەین کە سنووداریان لەو حاڵەتانە هەبێت لە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی گرنگی بە خۆدان و لایەنی عەقلی لێکدانەوە و بیرکردنەوە و چەمک دروستکردنەوەوانە کێشە بۆ چ دروست دەکات؟ کێشە لەو فێربوون و گەشەکردنی دروست دەکاتن. چەند تەمەنی بڕواتن، ئەوەندەی کە خاوترە، ئەوەندەی کە با بڵێن هەم فێر نابی، چکە وەسیلەی لەبەردەست نییە کە ئێمە هەمانە کە کەسی ئاسایی هەیەی. یانیش گەشەکردنی جیاواز لە چاو کەسانی ئاسایی، گەشەیان جیاوازە لە چاو کەسانی ئاسایی. دواکەوتنی ژیری دەکرێت هەر کاتێ ڕوو بدات پێش 22 ساڵی و تەنانەت پێش لەدایک بوونیش. یعنی یەکێک بەو سیفەتانی کە لی لە حاڵەتەکانی تر زیاد دەکرێتەوە ئەوەیە کە پێش 22 ساڵی ڕوودەدات، یانی ژەوەی پێش لەدایک بوونیش ڕوو دەدات. یعنی لەوانەیە دەکرێت تەشخیص بکرێت لە ماوەی لەدایک بوونیش. بێنە سەر خاڵێکی دیکە کە ئەوەی باسمان کرد چەند کرێتریایەکمان هەیە ئێمە بۆی بتوانین ئەو کەسانی کە حاڵەتی دواکەوتنی ژیریان هەیە لێچان زیاد بکەینەوە لە حاڵەتی تر و حاڵەتی ئاسایی. ئەویش سێ خاڵی باون، سێ خاڵی گرنگە. یەک لەوانە ئایکیوی لە خوار 70 بێت. خاڵی دووەم سنووداری بەرچاوی هەبێت لە ڕەفتاری خۆگونجاندن لە یەک یان زیاتری ئەم بوارانە، کەوانیش لەوانە چییە؟ توانای بیرۆکە دانانە، کارەمەی کۆمەڵایەتیە، یانیش بەکردارکردنە، یان ئەو کار کە باسمان کرد ئەو کارامەیانەی کە هەیە کە لی سنوودان بتوانێت بەکرداری بیکاتە کردار، کە عادەتەن ئەوانەش پێویستن بۆ ژیان، پێویستن لە کاتی کارکردن، لە کاتی یاریکردنی یان خۆگونجاندن لە ناو کۆمەڵگاش. خاڵی سێمیش ئەم حاڵەتە پێش تەمەنی 22 ساڵی دەردەکەوێت، ئەوەی کە باسمان کرد. ئەو سێ خاڵە گرنگن کە بتوانین بەو سێ کرێتریایە کەسی ئاسایی یان حاڵەتی دیکە جیا بکەنەوە لە حاڵەتی intellectual disability دواکەوتنی ژیری. با بێنە سەرەوەی بزانین دواکەوتنی ژیری هۆکارەکەی چییە، تا من لێرە چەند هۆکارێکی باوم دانایە ئەویش گرنگن کە بزانرێتن و بتواندرێ لێک جیا بکەینەوە لەگەڵ حاڵەتەکانی دیکە، یان هۆکاری حاڵەتەکانی دیکە. باوترین هۆکارەکانی دواکەوتنی ژیری بریتن لە خاڵی یەکەم genetic conditionە. genetic conditions کە حاڵەتی بۆ ماوەیە کە هەندێک جار دواکەوتنی ژیری بەهۆی نائاسایی لە جیناتەوە دروست دەبێت، یانیش لە باوانەوە گوازراوەتەوە لە بۆ کەسەکەی لە دایک و باوکەوە گوازراوەتەوە، کاتێکیش بە هەڵات جینەکان تێکەڵ بە یەکتر دەبن، یانیش بڵێن هۆکاری دیکەی جیناتی دیکە هەبن. ئەوە هۆکارێکە یانیش ئەگەرێکە بۆەوەی کەسەکە تووشی دواکەوتنی ژیری ببێت. یەکێک لەو نمونانەشی کە هەمانە کە باویشە، ئێوەش دەیزانن کە هۆکارێک لە هۆکارەکان جیناتە، ئەویش داون سیندرۆمە. خاڵی دووەم، هۆکاری دووەم complications during pregnancy کە ئەویش
ئاڵۆزیەکانە لە ماوەی دووگیانیدا. دواکەوتنی ژیری دەکرێت ڕوو بدات کاتێک منداڵ لە ناو سکی دایکیدا بە باشی گەشە نەکات. بۆ نمونە لەوانەیە کێشەی دابەشبوونی خانەکان هەبێت، یان ئافرەتەکە کە دووگیانە کهول بخواتەوە، یانیش ئافرەتەکە هەوکردنی سوورێژەی هەبێتن لە کاتی دووگیانیدا کە لەوانەیە ئافرەتەکان شارەزاتر بن یان دکتۆرەکان شارەزاتر بن، کەەوەش دەکرێت بێتە هۆی ئەوەی منداڵەکە تووشی دواکەوتنی ژیری بێت. خاڵی سێم problems during birth. ئەوەش یەکێک لە هۆکارەکانە کە کێشە لە کاتی لەدایک بوون هەبێت، کە ئەگەر لە کاتی لەدایک بوون یانیش دوای لەدایک بوون منداڵەکە کێشەی وەرگرتنی ئۆکسیجینی هەبێت، ئەوە ئەگەرێکە بۆی تووشی ئەو حاڵەتە بێت، حاڵەتی دواکەوتنی ژیری. خاڵشی دیکە disease or toxic exposure. ئەوە چییە؟ نەخۆشیانیش بەرکەوتنی ژەهرایی بوونە کە نەخۆشی بی وەک کۆکەی ڕەشە، سوورێژێ یان هەوکردنی بەرگیان شلەی مێشکە دەکرێت بێتە هۆی ئەوەی کە کەسەکە تووشی دواکەوتنی ژیری بێت. هەروەها دەکرێت بەهۆی بەدخۆراکی لە ڕادەبەدەر یانیش نەبوونی چاودێری پزیشکی گونجاو، یانیش بەهۆی ژەهرایی بوونی کەسەکە، ژەهرایی بوونی ئافرەتەکە بە مادەی قوڕقشمە، جیوەیە یان هەر مادەیەشی تری ژەهرایی بێت توش ببێتن. ئەوڕۆ بە ئەوەندە بەس بی چکە بازانم کاتەکەم لێم بردن زیاتر، ئەوە بۆ ساعت 9:45 ئینشاڵڵا کاتێکی دیکە قەرەبووی دەکەینەوە دێنە سەرەوەی کە ئەو دوو حاڵتەمان ئێستا باس کرد، زانیمان کە چ شتێکە و ناسیمانەوە کە شتێکی باشە بۆی لەوە تێبگەن کە لەبەرچە ئەو ئینتراکشن لەو دوو حاڵتە بەکاردێت. دواتر بۆ هەفتەیەکی دیکە ئینشاڵڵا دێنە سەرەوەی کە پەیوەندی چییە، کە بەزدی ئەوم زۆر پێگرینگە بزانین چەند بەشێکی پەیوەندی هەیە، چۆن بتوانین پەیوەندی دروست بکەین لەگەڵ منداڵانە لەگەڵ ئەو حاڵەتانە، چۆن لێیان تێبگەین، بە شێوازێک تەحەموول دەکەن، بە شێوازێک خۆیان دەگونجێنن. جا لێرە ئەگەر هەر کەسێک پرسیاری هەیە و لێرە ما ئەگەر بتوانم جوابی دەمەوە، ئەگەر نەشم زانی گەرە نەمازاکە. دەست خۆشم و سەحمەدماندی نەبێت. سەلام عەلەیکم. بەڕێزان ئێستا هەر کەسێک پرسیاری هەیە بە پرسیارەکانیان ڕاستی مامۆستا بکات. دیارە کەس پرسیار نییە مامۆستا. دەست خۆش بی، زۆر مەمنوونین. بەڕێزان وانەکە ڕکۆرد کرایە، ئینشاڵڵا لە یوتیوبی سایکۆفێردا ئەنجێتەوە. هەروەها زۆر پرسیار کرابوو سەبارەت بۆی کە خولەکە شادەی لەگەدایە، شادەی لەگەدا نییە. دەست خۆش مام سەحمەد، مەمنوونی. سلامە دنیا خۆی، ئینشاڵڵا سوارتان لێکردی.